دووبارە ئەم کاتتان باش هاوڕێیان دەمەوێ دووبارە بێمەوە لاتان قسە لەسەر بارودۆخی نوێی سووریا بکەم هەروەکو دەزانن گۆڕەپانی سووریا لە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد گۆڕەپانێکە ئیتر خوێنی لێ دەچۆڕێ سبەی چی ڕەوەدا چی ڕوونادا ئەمەیان لەلایەکدانن بەڵام هەروەکو لە بەرنمەکانی پێشوودا دووبارەمان کردەوە ئەو تێزەی کە باسمان لێوە کرد واتە ڕژێمی ئیسلامی سیاسی حکمی قورئان هەر ئیسلامێکی سیاسی لە هەر شوێنێکی ئەو جیهانەدا جگە لە قەیران و جگە لە ماڵوێرانی و کوشت و کوشتار هیچی دیکەی لەگەڵ خۆی ناهێنێ ئیتر هەتاوەکو ئێستا برینی کۆمەڵکوژی عەلەویەکان ساڕێژ نەبووە 1970 کەسی بێگوناح لە سووریادا بەدەستی هەیئەت تەحریر الشام و هاوپەیمانەکانی کوژران و بەبێ ئەوەی هیچ حیسابێکی لێ بپرسنەوە ئەم جارە تەماشا دەکەین کۆمەڵکوژی دروزیەکانیشی هاتە سەر ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە حکوومەتی هەیئەت تەحریر الشام کە بەهۆی دەرخستنی ئێران لە ناوچەکە و دەرخستنی حیزبوڵڵا تا ڕادەیەک ئەتوانین بڵێن لاوازکردنی رووسیا لەناو هاوکێشەکەدا ئیتر لەلایەن سیستەمی نێودەوڵەتیەوە بە تایبەتی لەلایەن خۆر ئاواوە هەتاوەکو ئێستا دیاریەکی هەدیەیەکی پێدراوە ئیتر هەتاوەکو ئێستاش لەسەر ئەم دیارە بەردەوامە بەڵام ئەمە بەرەو کوێ دەچێت تەماشاکەن ئیتر هەروەکو بینیمان 2 ڕۆژ و 3 ڕۆژ بەر لە ئێستا خوێندکارانی سنی مەزهەب دژی خوێندکارانی دروزی لە زانکۆی حومس دەستیان بە کوشت و کوشتار و لێدانی خوێندکارانی دروست کرد و هەر دوێنێ تەماشا دەکەین لە هەردوو ناوچەی کە زۆرینەی دروزەکان تێدا دەژین لە دەوروبەری دیمەشق و یانیش لە بەرزاییەکانی دوومەشق واتە جەرمانە و سەحنایەدا ئیتر کۆمەڵکوژیەکی دیکە ئەنجامدرا هەتاوەکو ئێستا شەڕ و ململانێ و ناکۆچیەکان بەردەوام دەکەن و هەردوو لە هێزەکانیان لە بەرامبەر یەکتری دەجوولێنن ڕووداوەکە چۆن هاتە ئاراوە ڕووداوەکە بەوە هاتە ئاراوە کاتێک ڕیکۆردێکی دەنگی لە سوسیال میدیادا بڵاو کرایەوە گوایە ئەم ڕیکۆردە هی شێخی دروزیەکانە کە ناسراو بە مەڕوان کیوانە ئیتر لەوێدا گوایە مەڕوان کیوان واتە شێخی دروزیەکان سوکایەتی بە پێغەمبەری ئیسلام کردووە ئیتر ئەم کاتە هێڕشکرایە سەر دروزیەکان دەرگای ماڵەکانیان شکاندن چەندین کەسیان لە ماڵەکانیان هێنانە دەرەوە بردیان ڕەفاندیان و هەر لەو کاتەدا ئیتر شێخ مەڕوان کیوان لە لێدوانێکیدا ئەم ڕیکۆردە دەنگەی بە درۆخستەوە کە ئەما بە هیچ شێوێک دەنگی ئەو نییە دەنگی ئەو ناسراوە ئەو بە هیچ شێوێک سوکایەتی بە پێغەمبەری ئیسلام و هیچ ئاینێک ناکە و ئەمە شایەنی کەسایەتی ئەو نییە بەڵام بە هیچ شێوێک ئەمە سوودی نەبوو هەیئەت تەحریر الشام وەکو هەموو جارێک ئیتر ئەمەی دووبارە کردەوە کە ئەو کۆمەڵکوژیەی ویانیش ئەو شەڕی ئێستا لەگەڵ دروزیەکان دەکەن ئەمانە نین ئەو تەکتیکە پێشتریش لە کاتی شەڕی عەلەویەکاندا بە هەمان شێوە ئیتر هەیئەت تەحریر الشام ئەو درۆیەی بڵاو کردەوە کە ئەمانە کەسانێکی سربەخۆن ویانیش کەسانێکن سەر بە هەیئەت تەحریر الشام نین و جیهانیش تەماشا دەکەن بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا ئەمەی لێ دەکڕن کە گوایە ئەمانە کەسانی لە ڕێدەرچوون و یانیش کەسانێکی کۆنتڕۆڵ نەکراون ئایا ئەمە ڕاستە نەخێر لەبەرچی ڕاست نییە چونکە تەماشا دەکەین هەر لەو ڕۆژەدا واتە دوێنێ گروپێکی هەیئەت تەحریر الشام کە لە ناویاندا بەرپرسی ئاسایشی هەیئەتەکە یعنی بەرپرسی دیمەشقی هەیەتەکەی تێدایە
ڤیددیوەیەک بڵاو دەکەنەوە لە دەستیاندا خەنجەرێک هەیە و لەوێ دروشمی دژمنانی خوا دروزیەکان لە هەر کوێیەک بن دەتان کوژین. لە هەمان کاتدا لە حەمادا گروپێکی دیکە بە تانک و تۆپ و پانزێر دەردەکەونە سەرجادا و ئەڵێن ئێرە واتە شاری حەما شاری سونیەکانە دەبێ دروزیەکان لەناو ببرێن. سەرجەم سەرکردە و ڕۆحانیەکانی دروزیەکان و بە تایبەتی ئەوانەی ناسراون سێ کەس لەمانە ئیتر بەردەوام ئەوە ڕەت دەکەنەوە کە ئاینەکەی ئەوان لایەنگرانی ئەوان بە هیچ شێوەیەک سوکایەتی بە ئیسلام و بە پێغەمبەر بکەن. بەڵام ئیتر تەماشا دەکەین ئەمانە بە هیچ شێوەیەک سوودی نییە. کاتێک هەیئەت التەحریر الشام گروپەکانی دیکەی وەکو ئێزیدی وەکو عەلەویەکان وەکو دروزیەکان بە زندەق و کافر لەناو ببن بیان و دروستکردن بۆ لەناوبردننی ئەوان کارێکی زۆر زۆر زەحمەت نییە. هەروەکو بینیمان ئەو ڕیکۆردەی کە بڵاو کرایەوە ویانیش پێشتر لە قەتل و عامی عەلەویەکاندا گوایە ئەوانە فلولی نظامن واتە پاشماوەکانی ڕژێمی ئەسەدن ئیتر هەمان کەسیان هەمان گروپیان لە ناو بردن و تەماشا دەکەین لە ناو عەلەویەکاندا تاوەکو ئێستا 1700 کەسی سڤیل کە لە ناویاندا دکتۆر ئەندازیار مامۆستا پیاوانی ئاینی ژن منداڵیش هەنا جێدەگرن. ئەمانە هەر هەمویان کوژران. ئێستا کەش هەمان تەکتیک دووبارە دەکرێتەوە بۆ سەلماندنی ئەوە. تەماشا بکەن دوو حەوتو بەر لە ئێستا کاتێک ئیتر گروپێکی هەیەت التەحریر الشام لە شوێنێکدا شەڕێکی کرد لەگەڵ دروزیەکان و یانیش هێڕشی کردە ئەو دروزیانێک کە ناوچەکانی خۆیان دەپارێزن هەمان یعنی حکوومەتی دیمەشق حکوومەتی جۆڵانی با بڵێ هەمان لێدوانی بڵاو کردەوە کە ئەمانە سەر بە ئەوانی. بەڵام لە دواییدا تەماشامان کرد سەرایل ئەنسار السونە لە لێدوانێکیاندا ڕووداوەکەیان گرتە ئەستۆی خۆیان. سەرایە ئەنسار السونەکێن گروپێکن کە هاوپەیمانی هەیەت التەحریر الشامن نەک ئەمڕۆ هاوپەیمانن لە ئیدلیبەوە هەتاوەکو ئێستا هاوپەیمانی هەیەت التەحریر الشامن. باش ناوەڕۆکی کێشەکە چییە؟ ناوەڕۆکی کێشەکە پڕکردنی سووریایە لە جیهادیەکان کە کەسانی دەوری خۆیان بە زندەق و کافر دەسوێن و تاقە مافێک کە پێیان بدەن کوشتنیانە. ئەوە تاقە مافێکە. هاوکات حکوومەتی شام جگە لە کۆنتترۆل نەکردنی جیهادیەکان هاوکات هیچ کەس ناکاتە شەریکی دەسەڵاتی خۆی. دەستوریان نووسی بەبێ ئەوەی پرس بکەن بە کوردەکان بەشداری کورد عەلەوی دروزیەکان بە هیچ شێوەیەک نابین. تاوەکو ئێستا لەناو ئەو حکوومەتەدا بە تەنیا ژنێکی مەسیحیان داناوە و ئەم ژنەش هەمومان دەزانین ئەمە تەکتیکێکە بۆ ئەوەی لە ڕێگای ئەم ژنەوە پەیوەندیەکانیان لەگەڵ خۆرئاوا و لەگەڵ ئەوروپا بپارێز. هەر لە بۆ هەندێک بینیمان بانگەشەی ئەوەش دەکرێت کە لە کاتی شارەکەدا فڕۆکەکانی ئیسرائیل لە ئاسماندا سوڕانەتەوە. بەڕاستیە تاوەکو ئێستا من بخۆم بە تەنیا ئەو هەواڵم بینیە بەڵام ناتوانم تاکید بکەمەوە و ئەمە لە بۆ ئیسرائیل ئیتر پاروەنانێکی چەورە بێگومان کە لە ژێرناوی دروزیەکان بەرگریکردن لە دروزیەکان ڕۆژ بە ڕۆژ مەتر بە مەتر دەیەوێ عەرزی سووریا داگیر بکە و ئەمە شتێکی دیکەمان پێ دەڵێ کە ئەوەی کە پێشتر لەسەر ئەردۆغانیشدا باسمان کردووە لەسەر هەموو ئیسلامی سیاسیەکانمان باس کردو کە ئیسلامی سیاسی لە دژی نەتەوە و گروپە ئاینە بچووکیەکان و بێدەسەڵاتەکان چەند ئازایە. بەڵام لە هەمان کاتدا لە ژێرناوی پەیڕەوکردنی ئاینی ئیسلام لە ژێرناوی دژایەتیکردنی ئیمپریالیزم و ئەمریکا و جوولەکە چۆن خزمەت بە ئیمپریالیزم و جوولەکە و ئەمریکا دەکەن. یعنی ئەردۆغانی ئیسلامی تەماشاکەن
بە هەڕەشەکانی لەسەر ئەرمەنستان و بە یارمەتیدانی ئەزەربایجان چی کرد؟ ئەرمەنستانی لە ژێردەستی رووسیا هێنا دەرەوە و کردیە هاوپەیمانێکی ئەمریکا و فەڕەنسا. لە هەمان کاتدا تەماشا دەکەین هەر ئەو ئەردۆغانە کاتێک هەڕەشەی لە یۆناان دەکرد، ئیتر ئێستا کە یۆنانی کردوتە گەورەترین قەرەقۆلی ئەمریکا و یۆناان هەموو پارە و پولی خۆی ئێستاکە خەرز دەکات بۆ ئەوەی چەک و تەقەمەنی ئەمریکا بکڕێ. لە بەرامبەر کوردەکاندا بە هەمان شێوە ئەو هەڕەشانەی کە وای ئەو هەڕەشانەی ئەردۆغان لە کوردەکانی دەکرد، ئیتر کوردەکانی هەتاوەکو دێ نزیکتر کردەوە لە ئەمریکا و تەنانەت لە ئیسرائیلیشیانی وای لێکردن و ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە ئیسلامی سیاسی چەند دووڕووە، چەند خزمەتی ئیسرائیل دەکات، چەند خزمەتی ئەمریکا دەکات، چەند خزمەتی خۆر ئاوا دەکات، بەڵام کاتێک دەمی مەڕەکانی ئیسلامی سیاسی دەکەیەوە ئیتر شتێکی دیکە تێڵێن گوایە ئەمانە لە دژی ئەمریکا، لە دژی ئیسرائیل، لە دژی کێ خزمەت بە خەڵکی موسڵمان دەکەن. ئیتر ئەمە لە ئایندەدا گۆڕاپانێکی دیکە لە بۆ ئیسرائیل دەکاتەوە. بێگومان کێشەی ئیسرائیل دروزیەکان نییە، بەرگریکردن لە دروزیەکان نییە، حسابی ئیسرائیلیەکان شتێکی جیاوازترە. ئیتر ئەمە کارێکی زۆر گرنگە. هەر ئیسرائیلیەکانیش بوون بەڕاستی ئەو گۆڕەپانەی سووریا لە سەردەمی بەشار ئەسەد هەموو ڕێگاکانیان پاک کردەوە تاوەکو هەیەت و تەحریرشان بێتە سەر کورسی دەسەڵاتدا و ئێستا کەش تەماشا دەکەین خۆر ئاوا بە هەمان شێوە وەهمێک لە مێدیاکاندا بە ئێمە دەفرۆشن کە حکوومەتی سووریا گوایە پەیتا دەکەوێتە سەر ڕێگایەکی باش لەسەر ڕێگایەکی باش دەڕوە. بۆ نمونە هەر ئێستا وەزیری دەرەوەیان شەهبانی لە نیویۆرکە، کەس نەمایە لەگەڵی دانەنیشێ. تەماشا دەکەین نەوەکو ئەمریکا، نەوەکو ئەوڕۆپا، تەنانەت وڵاتەکانی ناوچەکەش ئیتر کەوتونەتە سڕە کامیان زووتر ئەتوانێت تۆقەیەک لەگەڵ جۆلانی و شەهبانی بکات. تەنانەت کوردەکانیش لەوە گەڕێک کە ئیسلامیە سیاسیەکان عیرفانی نازانم کوڕی چێ، عەلی باپیر، سڵاحەدین بەهادین کە ئەمانش بە هەمان شێوە وەهمێک دروست دەکەن کە کامەیان چەند ساڵ لەمەوە بەر پەیوەندی لەگەڵ ئەحمەد ئەل-شەرع هەبووە، ئیتر ئەمیان لەلایەکدانێ لە هەمان کاتدا چەندین جار تەماشا دەکەی دەسەڵاتدارانی کوردستانی عێراقدا بە هەمان شێوە گوایە ئەحمەد شەرع شتێکی جیاوازە، ئیتر لە مێدیاکانیاندا ئەو ڕسمە بڵاو دەکەنەوە کە چۆن سەرۆکی هەرێمی کوردستان تۆقەی و دانیشتنی لەگەڵ شەهبانی و لەگەڵ ئەحمەد شەرع کردووە و هەتاوەکو ئێستاکە. و ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە ئیسلامی سیاسی بە هیچ شێوەیەک بە هەموو جۆرەکانیەوە، بە هەموو ڤەرسۆنیەکانیەوە، ئەوانەی عەمامەیان لەسەرە، ئەمانەی ڕیشیان هەیە و ئەمانەی ڕیشیان کورتەوەیانیش درێژە، ئەمانەی دزداشە و ئەگال لە بەردەکەن ویان نیش ئەمانەی بۆیم باغ و قەرەوات دەبەستن، ئیتر لە هیچ شوێنێکدا نابنە چارەسەری. بەتەنیا سەرچاوی گرژی و ئاڵۆزی و ماڵوێرانی و شەڕن بە تایبەتی لە بۆ ئەو نەتەوە و کەمینە ئاینیانەی کە بەیعەتیان پێنادەن. ئەمە زۆر گرنگە، بەڵام لە پەنای ئەمەدا تەماشا دەکەین هەوڵێکی دیکەش هەیە کە پەرلەمانی عێراق ئەحمەد ئەل-شەرعی خستە ناو لیستی تیرۆر بە تیرۆریستی لە قەڵەمدا و ئەمەش شتێکە بەڕاستی لایەنی حەقانیەتی هەیە. هەرچێک لە پشتی ئەو بڕیارە بێ نازانم کارم پێدانیا، بەڵام هەمومان دەزانین ئەو ئەحمەد ئەل-شەرعە یەک لە بەرپرسیارانی داعش بووە لە مووسڵ و هەموو بەڵگەکان باس لەوە دەکەن کە لەسەر داواکاری ئەبوبەکر ئەل-بەغدادی ئەمە هاتۆتە سووریا و ئیتر گروپی جیهادی دروستکردنەوە هەتاوەکو ئێستاکە. ئیتر ئەمە وەمان پێدەڵێ کە حکوومەتی سووریا حکوومەتی
ئێستای سووریە کە کلیلی شامی ڕادەست کراوە حکوومەتێک نییە کە بتوانێت ئارامی دروستکان نە لەگەڵ کوردەکان نە لەگەڵ دروزیەکان نە لەگەڵ عەلەویەکان نە لەگەڵ کەمایەتیەکانی دیکەش لە پێناوی پاراستنی بەرژەوەندی خۆی لێرەدا تەماشا دەکەین ئەو شتانەی کە باز دەکرێت یەکڕێزی و نیشتیمانبوونی سووریایەکە هەموو ئەو ترسەیە کە لە دڵی ئەواندا هەیە لە هەمان کاتدا تەماشا دەکەین هەر ئەمڕۆ و دوێنێ وەڕەنگ بێ سبەشی بکەوێتە سەر تەماشا دەکەین جموزۆڵێکی سەربازی زۆر گەورە لە بەرامبەر کوردەکانی شێ لەسەر سەدی تشرین چۆن پێشتر کوبانێ ڕەمزی بەرخودان بوو و هاوکێشەکەی یەکلایی دەکردەوە تەنانەت کەسێکی وەکو ئەردۆغان ئیتر ڕۆژ و سەعات و دەقە و سانیەی دەژمەردن کە دەیگوت کوبانێ دوشت و دوشەجەک یعنی کوبانێ دەکەوێ و یانیش کەوت ئێستاکەش لەسەر سەدی تشرین هەمان هاوکێشەی کۆبانێ هەیە چونکە سەدی تشرین لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک بەڕاستی شوێنی یەکلاییکردنەوەی هاوکێشەکانە و ئەمە ئەمڕۆ یان سبەی لەکوێ دەتەقێتەوە ئەمەیان نازانین بەڕاستی لە هەمان کات دەتەماشا دەکەین هەر ئەم کاتە دوێنێ لە ناوچەی دێرە زوریشدا ئیتر گروپی داعش ئۆپەراسیۆنێکی لە دژی هێزەکانی سووریای دیموکراتیکدا ئەنجامدا وابزانم 5 تا 6 شەڕوان لەوێدا ئیتر گیانی خۆیان بەخت کرد و ئەمانە کە بە تایبەتی ئەمەی کە لە بەرامبەر کوردەکان دەکرێتن پەیوەندی بەچیەوە هەیە هاوڕێیان پەیوەندی بەو دیالۆگە هەیە کە لە نێوان ئیمرالی و تورکیادا هاتۆتە ئارەوە و ئەمە لە شوێنێکدا تەماشا دەکەین چەقی بەستووە یعنی چاق بەستوی یەک لەوەدا هەیە بەڵام ئەمەیان حەز ناکەم درێژەی پێ بدەم حەزەکەم ئەمە لە بەرنامەی ئایندەدا زیاتر باسی بکەم هەوڵەدەم هەر ئەمڕۆ بەرنامەیەک لەسەر چاق بەستوی ئایا پرۆسەی دیالۆگی نێوان ئیمرالی و تورکیادا لەکوێدا بەهۆی چی چەقی بەستووە تەماشا دەکەین ئیتر لە مەشدا بە ئاشکرا دیارە کە هەتاوەکو ئێستا پەکێکە یان کۆنگرەی خۆی ساز نەکردووە لەسەر داواکاری عەبدوڵڵا ئۆجەلان بۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە و بڕیاری چەکدانان هەتاوەکو ئێستا یان ئەو کۆنگرێ ئەنجام نەدراوە و یانیش ئەنجام دراوە بەڵام ڕای ناگەێنن و یانیش گفتوگۆکان بەردەوام دەکەن تەماشا دەکەین ئەمەش ئیتر کێشەیەکە و ڕەنگ بێ ئەمانەی سووریاش پەیوەندیان بۆەوە هەبێ کە لە سووریادا تەماشا دەکەین بۆ سەپاندنی حکمی دەستەی تەحریری شام ئیتر تەماشا دەکەین لە بەرامبەر کەمینەکان لە بەرامبەر گروپەکان بە تایبەتی لە بەرامبەر عەلەویەکان و لە بەرامبەر دروزیەکاندا چونکە ئەو هێزیان ئێستا نییە وەها بە ئاسانی لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکراتیک کار بکەن بە تایبەتیش لە کاتێکدا کە ئەمریکا لەو ناوچەیە لە بەرامبەر دروزەکان دەیکەن لە بەرامبەر عەلەویەکاندا دەیکەن بەڵام ئەمە دوور نییە لەوەی کە لە ئایندەدا لە بەرامبەر کوردەکانیشدا هەندێک شت ئەنجام بدرێن ئەمەیان هەوڵەدەم لە بەرنامەی ئایندەدا ڕوون بکەمەوە بەو شێوەیە دێمە کۆتایی ئەو بەرنامەیە سوپاس بۆ ئەوانەی کە بەشداری دەکەن سوپاس بۆ ئەوانەی تەماشا دەکەن سوپاس بۆ ئەوانەی لایک دەکەن و کۆمنت دەکەن و لە هەمووشی زیاتر سوپاس بۆ ئەوانەی کە بەرنامەکانمان شەیر دەکەن و بڵاوی دەکەن و دەگەینە دۆست و هەڤاڵانی خۆیان تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش سوپاس بۆ